با ئێمە لە معرەزچیەکەوە بیگرین دڵسۆزیە وڵاتە بین. وەڵڵاهی 100% کە تۆ معرەزچی سیارە فرۆشیت 100% بزانیت ئەم سیارە هەموو گیانی حیزان بۆ یاخ و فلان و فلانەوەی کە معرەزچیەکان لێ ئەزانن بە شەرتی چاکی بیدەی بە خزمەکەت کە هیچ لە واقع نازانێت ئەوە تاوانە، ئەوە غەشە، ئەوە خیانەتە. من غەشە فليس مني، من غشنا فليس منا بچەند لەفزێک هەم بە تاک و هەم بە کۆش فێڵی لێ مەکە. البەیعانی بالخیار ما لم يتفرقا، کڕیار و فرۆشیار بە خیاری خۆیان ڕێیەکەوین لەسەر ئەم سیارە ئەوەی بۆ یاخە لە سۆنەرەکەیە دەرکەوتووە تەواو کە من ڕازی بووم تر تۆی لە هیچ لەسەر نامێنێ. إن صدقا وبينا روني بكرو رازقوش بلقاليا بورك لهما في بيعهما بركتك يتناكر نفرشتك، وإن كذبا وكتما محقت بركة بيعهما. أجر شاد يعني دروي لقالا هلا مخلطان ألو يقولين بري بيبرا قولي تشنا دعوة بريوة تشبياكي لما عرزكانا بإنسانكي غشاجنا ودر كردوا. والله جوانترین سیفەتێک بۆ ئینسانەوەی خاوەنی شخصیات و کەرامات بێت. زۆر بایەق بە کەراماتت بدا چونکە لە دوای مردنیش دەژی. چەند کەسمانەیە مردوشن ئێستش خەڵکە باسییانەکە ڕەحمەتیان بۆ نێرێ، ڕەحمەت لە باپیرم، لەو ئامۆزام، لەو خزمەم، لەو ڕێیز عەشرەتە، لەو فڵانە بۆ لەبەرەوەی خاوەنی شخصیات بۆ خۆی نەدۆڕانەوە بۆ $100. پارە چییە؟ پارە چییە؟ وەڵای ئینسانێک بدۆزیتەوە بە $500 بدۆزیتەوە هێشتا کەمە. ئینسانێک بدۆڕێنی بۆ $250 کۆتایی پێبێنە.